بەڵێ دەچینە لای تەوەری یەکەمی بەرنمەکە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەولێر بە ناونیشانی 9 ساڵ حکومڕانی لە تاریخیدا راپۆرتێکیان لەسەر نەبوونی بودجە و کاریگەری لەسەر پرۆژە خزمەتگوزارەکان خستۆتە ڕوو و داوا دەکەن کە ئەو بابەتە زیاتر شەفافیت و ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدرێت تایبەت بە ناوڕۆکی ئەم راپۆرتە و هۆکاری نەناردنی بودجە و کاریگەری لەسەر پرۆژە خزمەتگوزارەکان ئاری عەبدوڵڵا سەرۆکی ڕێکخراوی ستۆپ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانەیە. کاگاری بەیانیت باش و سڵاو لێبێ. ئێوە چۆن گەیشتنە ئەوەی کە ئەم بەیاننامەیە خودت ئەم داواکاریەتان ئاراستەی حکوومەت کەن سەبارەت بە بودجە و بۆچی ئێوە پێتان وایە ئەو 9 ساڵە لە تاریشیدا بووە؟ بەڵێ سڵاو لە ئێوەش بەیانیتان باش. ئێمە لە ڕێکخراوی ستۆپ لە چوارچێوەی پرۆژەیەکمان هەبوو کە لەگەڵ سندوقی نیشتمانی بۆ دیموکراسی نێردی ئەمریکی جێبەجێ دەکەن بەشێکی تایبەت بوو لەسەر کارکردن لە سەربودجە. ئێمە لە ماوەی 9 ساڵی ڕابردوو بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی نەبووە، بۆیە بە گرنگ مازانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەو بارەوە ئەرشی خۆیانە چاڵاچی بنوێنن. بڕیارماندا لەسەر ئەم تەوەرە کار بکەین. لە پار ساڵەوە کە لە شارەکانی هەولێر و سلێمانی و هەڵەبجە فۆکەس گروپمان ئەنجامدات دەربارەی چۆنیەتی فشارکردن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان، ئالیەت دۆزینەوە کە چۆن بکرێن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ببنە بەشێک لەوەی کە لە پرۆسەی دانانی بودجە و دواتر چاودێریکردن و لەو گفتوگۆ کراوانەی کە لە شارەکان ئەنجامدات، یعنی گفتوگۆیەکی تێر و تەسەل بوو زانستیانە بکە بە بەشداری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، شارەزانی بواری بودجە، مامۆستایانی زانکۆ و لاەنە پەیوەندیدارەکانشی تێدا بەشدار بووم. لە ئەنجامی ئەو گفتوگۆ کراوانە ئێمە راپۆرتێکمان ئامادەکرد کە راپۆرتەکە خۆی دەبینیتەوە لەسەر ئەوەی کە ناونیشانەکەی کە 9 ساڵ حکومڕانی لە تاریکیدا ناوەڕۆکەکەی تایبەتە لەسەر ئەوەی کە هەبوونی بودجە چەند گرنگی هەیە لە پێشخستنی حکومڕانی و هەروەها ئەو ماوەی 9 ساڵە هەرێمی کوردستان چ زیانێکی پێکەوتووە لە دەرەنجامی نەبوونی بودجە. بەڵێ ئەوەی کە ئێوە بە دەرەنجام پێی گەیشتون زیانەکان چییە؟ بە دیاریکراوی هەرێمی کوردستان چه زیانێکی کردووە لەو چەند ساڵی کە بودجەیەکی نەبوو نەچۆتە پەرلەمان؟ بەڵێ خۆی فەلسەفەی بوونی بودجە لە دنیای یەکێشەیە لە دەرهاوێشتەکانی دنیای مۆدێرنە بە تایبەتی کە یەکەم جار لە بەریتانیا لە ساڵی 1698 بودجە پەسەند کرا کە بۆ دوو ئامانجی سەرەکی بوو. یەکێکیان کە ڕێگرتن بوو سنووردارکردنی دەسەڵاتی پاشا بوو لە سەپاندنی بەشی دووەمی تایبەت بوو لەسەر ئەوەی کە سنووردارکردنی دەسەڵاتی پاشا لە خەرجکردنی داهاتەکان. بۆ ئەم دوو مەبەستە ئەنی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەی ئەو 9 ساڵە هەم سەرچاوەکانی داهاتی ناڕوون بووە، شەفاف نەبووە، هەروەها لە خەرجکردنیش کە بە شێوەیەکی ڕوون نەکراوە کە لە دەرەوەی یاسا کراوە، هەروەها کۆمەڵێک لێکەوتە و زیانی زۆری بەسەر هەرێمی کوردستان هەبووە کە دەسەڵاتەکان ناڕوون بووە، یعنی بە تایبەتی دەسەڵات ون بووە کە دەسەڵاتی خەرجکردنی داهات تەنها لە ئەنجومەنی وەزیران کۆبووتەوە کە پێچەوانەی بنامەکانی لامەرکەزیەتە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە. هەروەها زیانی لەسەر ئەوە هەبووە کە بە تایبەتی کە لەسەر ژیانی هاوڵاتیان کە موچەخۆران کە ماوەی 9 ساڵە ئەن ماوەی لە دوای 2016ەوە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیرا، هەروەها تەئسیری لەسەر بازار هەبووە بەگشتی لە هەرێمی کوردستان کە بودجەت نەبوو، یعنی داهاتەکان ڕوون نەبوو، کاریگەری لەسەر بازار دەبی بە شێوەیەکی گشتی. بەڵێ دیارترین ئەو سێکتەرانەی کە ئێوە دەستنیشانتان کردووە و بە دوواداچوونتان کردووە بۆی کە بەهۆی نەبوونی بودجەوە زەرەرمەند بوون یاخود ئەو سێکتەرە دواکەوتووە یاخود ئەو سێکتەرە پەچی کەوتووە، دیارترین ئەوانە چی بوون کە ئێوە دەستنیشانتان کردوون؟ بەڵێ خۆی کێشە لە ئەو ئێمە لە دوای 2014ەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی نەنادە پەرلەمان
دوو ئامانج بە دوو پاسا و بە تایبەتی کە هاتنی شەڕی داعش بەرۆکی هەرێمی کوردستانی کرد هەروەها بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراالیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەم دوی کردەوە پاساو کە بودجە نەنێرێتە پەرلەمانی کوردستان بەڵام ئێستا قۆناغەکۆ گۆڕاوە هەرێمی کوردستان تقریبان بەشێکی ئەو قەیرانە داراییەی تێپەڕاندووە هەروەها شەڕی داعش نەماوە و هەروەها نەبوونی بودجە هیچ پاساوێک هەڵناگرێتن هەموو حکوومەتەکان ئەگەر لە قوڵترین تەنگشەدا بێتن پێویست دەکاتن بودجێ هەوی بۆ ئەوی قەیرانەکان تێپەڕێنێ هەرێمی کوردستان لە ئێستادا ئەو قەیرانانەی تێپەڕاندووە بە تایبەتی نرخینەوە زیادی کردی داهاتینەوە زیادی کردی هەروەها داهاتی ناوخۆش لە هەرێمی کوردستان زیادی کردی کە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان چیتر درێژە بەوە نەداتن کە بەبێ بودجە ئیدارەی حکومڕانی بەڵێ کاگاری من مەبەستمەوە بوو کە کۆمەڵێک سێکتەر هەیە لە هەرێمی کوردستانە بێگومان ساڵانە پێویستیان بە تەرخانکردنی بودجەیە بۆیان ئەوە سێکتەری زۆر گرنگیشن بێگومان هەموو سێکتەرەکان بە پێی ڕیزبەندیان گرنگن بەڵام هەندێک سێکتەرێک گرنگترینیانە ئەوانە چی بوون کە زەرمەند بوون لەوەی کە ئەم چەند ساڵە بودجە نەنێراوەتە پەرلەمانی کوردستان بەڵێ وەک باسم کردیانی کە لە ئەنجامی شەفاف نەبوونی داهاتەکان و خەرجیەکان یەک لەوە کە متمانەی هاوڵاتیان لەسەر ئەو داتا زانیارانە نەبوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەو ساڵانی ڕابردوو لەسەر داهات و خەرجیەکان بڵاوی دەکاتەوە ئەوەی کە زۆر کاریگەری لەسەر هاوڵاتیان هەبوو کە بە تایبەتی یعنی موچەخۆران لە کاتی خۆی موچیان وەرنەدەکرد پلیان بەرز نەدەکراوە هەروەها کە موچۆپ لە بەرزکردنەوە ڕاجی لە کاتی خۆی نەبوو بە تایبەتیش کە تەسیری لەسەر پرۆژە خزمەت گوزاریەکان هەبوو لە هەرێمی کوردستان یعنی لە دوای ساڵی 2014ەوە لە هەرێمی کوردستان پرۆژە خزمەت گوزاریەکان زۆر بە شێوەیەکی سز جێبەجێکرانە بەشێکی زۆریان ڕاگیران کۆمەڵێک سێکتەر هەبوون هەر داتەپین لە هەرێمی کوردستان ینی ئەنجومەنی وەزیران وەک سەدەقە ینی بەشێک لەو پرۆژانە کە تەمویلی دەکرد کە وەک سەدەقە لی دەڕوانی کە دەبێتن ئەمە پرۆژە خزمەت گوزاریەکان لە بودجە بچەسپێتن و پێویست ناکە حکوومەتی هەرێمی کوردستان ینی بە جێرەی دڵی خۆی کە ئەوەی چی دەوێتن پارە سەرف کاتن پێویست دەکاتن ئەو پرۆژە خزمەت گوزاریانێکە لە هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوو ئێمە بە تایبەتی چاودێریمان کردووە لە زۆرێک لە شارەکان بە تایبەتی کەرتی تەندروستیە پەروەردەیە ینی ئەوانە تەمویلی حکوومەت لە بۆ ئەو پرۆژە خزمەت گوزاریانە زۆر خراپە کاریگەری کردووە لەسەری هەروها وەک پێشتر باسیشم کرد کاریگەری لەسەر بازار هەبووە بە شێوەیەکی گشتی هەروەها ینی ئێمە ساڵانە دەیان دەرچووی زانکۆ پەیمانگاکانمان هەیە لە هەرێمی کوردستان ئێستا کە خۆی دەبینێتەوە نزیکەی 100,000 دەرچوو پەیمانگە و زانکۆکانمان هەیە یعنی ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان هیچیان دانامەزرێنی ئەوەش خۆی لە خۆی دابۆتە کێشە گرفتێک لە هەرێمی کوردستان کە لە ئایندەدا قەیرانەکە زۆرتر قوڵ دەبێتەوە ئێمە کە دامەزراندن نەبوو هەروها لە کەرتی تایبەت نەمانتوانی کار لە بۆ دەرچووەکان بدۆزینەوە ئەوە قەیرانێکی قوڵ دەبێتن لە هەرێمی کوردستان باشە کاگاری لەوانەیەکێک لە پاساوەکان کە هەرێمی کوردستان یاخود پەرلەمانی کوردستان و حکوومەتیش باسی بکەنەوەیە کە چەند ساڵێکە لە عێراق بودجە یعنی چەند ساڵە لە عێراق بودجە بۆ شێوەیە پەسەند ناکرێ یاخود جاری وا هەیە دوا ئەکەوێ بۆی ئەمانیش ناتوانن پلاندا بنێن بۆی کە بودجێ هەرێمی کوردستانیش بە زووترین کات بچێتە پەرلەمان ئەمە هۆکارێکی تەواوە بۆی کە بودجە لە هەرێمی کوردستانانە نێراوەتە پەرلەمان بەداخەوە ئەنی هیچ نەدەبوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بە پاساو ببینێتەوە کە هەر بۆ معلوماتی جەنابەت ینی حکوومەتی عێراقی هەموو ساڵێک بودجەی هەبووە ئەگەر تەنها 2020 بوو ئەویش گەڕاوە بۆ ساڵی پێشتر کە یەک لەسەر 12 پەسەندی کرد هەموو ساڵانە بودجەی هەبووە ینی ئەوەی کە هەرێمی کوردستان پاساو نییە لە بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی بودجەی نەبووە دەبوو هەرێمی کوردستان سەرچاوی داهاتی تایبەتی خۆی هەیە ینی داهاتی نەوتە داهاتی نەوە خۆیە داهاتی خاڵە سنووریەکانە
ئەنی سەرچاوەی داهاتی زۆرە هەرێمی کوردستان تەنها لە ماوەی ڕابردوو ئەو 200 میلیارەکە لە بەغداوە دەهات دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو داهاتەنی کە لەبەر دەستیتی بودجە هەبێتن ئەنی زۆر ئاساییە لە بودجەدا ئەتو کورتێنان بێت کورتێنانی تێدابی هیچ کێشە نییە ئەنی دەیتوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ کێشە بودجەی هەبێتن ئەو پاساوە هیچ لە ڕووی زانستیەوە هیچ لۆژیکی تێدانیە کە تۆ چاوەڕێی بەغدابی بودجەت هەبێتن ینی ئەتۆ هەرێمی کوردستان ینی ئەگەر لە یەکێک لەو کێشانە ینی کە تووشی دەبێتەوە نەبوونی بودجە وای لێ دەگاگەر هەر بەو منطقە تەمەشا بکەین کە چاوەڕێی بەغدا بکەین کە بودجەی هەبێتن ئەنی هەرێمی کوردستان خۆی لە خۆیدا قەوارەکەی دەکاتە مەترسیەوانی لە ئایندەدا وەک پارێزگایەک لە پارێزگاکانی عێراق لێ بڕواندرێن کە هەموو پارێزگاکان ئێمە دەزانین چاوەڕێی حکوومەت دەکات کە بودجەی لەبۆ بڕتەوە ئەنی ئەوە پێویستی نەدەکرد حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوە مامەڵە بکاتن کە خۆی لە خۆیدا ئەوە بچووکردنەوەی هەرێمی کوردستانەکە لە چوارچێوەی محافەزات لێ بڕوانن باشەیەکی تر لەو بابەتانی کە دەوترێت سەبارەت بە بودجە حکوومەت دەڵێ لە ئەوەی کە ئێمە تەرخانیەکەین حکوومەتیێریان ئەڵێ ئەو پارەی کە ماگانە تەرخانیەکەین لە پارەی نەوت بۆ زۆربەی زۆری بۆ موچە ئەڕوا لەبەرەوە ینی ئەگەر بەپی ئەم قسانە بێت کە حکوومەتێکە ئەگەر بەو شێوەیە بێت لەوانەیە لە بودجەشە ئەگەر تەرخانی بکات یاخود بودجەیەکی تایبەت بنێرێتە پەرلەمان هەر ئەوەیە کە زۆربەی زۆری بۆ بڵێن بابەتی موچە ئەڕوا لەگەڵ ئەوەی کە عێراقیش ماگانە بڕێک پارە ئەگەر بنێرێت بۆ هەرێمی کوردستان ینی پاساوەکە ئەوەیە کە ئەوان زۆربەی زۆری بەهۆی ئەوەی کە ئەو بابەتە دروست بوو لەگەڵ عێراقا و بودجە لە عێراقەوە بڕا ئەوان هەموو ئێستا تەرکیزیان خسۆتە سەرەوەی کە تەنها بتوانن موچە بۆ هەرێمی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکەن بەڵێ ینی ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئەوە وەچی دەڵێ واقعەکە ینی ڕێژەی موچەخۆران لە هەرێمی کوردستان زۆرە لە دوای 2016 حکوومەتی هەرێمی کوردستان چەند هەوڵیدا چەند پرۆسەیەکی بر بە تایبەتی سیستەمی بایۆمەتری هینا پێشکەوەی کە ینی ئێمە هەمومان دەزانی کە لیستی موچەخۆران لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کەم و کوڕی تێدا دەکرات چاکسازی تێدا بگرێتن یەک لەوانە کە سیستەمی بایۆمەتری بۆ هاتە پێشێکە سیستەمێکی باش بە ئەگەر هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان تێدا بەردەوامی لەسەر بدابە هەموو ئەو کێشانەی کە لە لیستی موچەخۆران هەیە چاکسازی تێبگربە هەروەها ئێمە لە ساڵی 2020 یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا ئەگەر یاساکەوە خۆی جێبەجێ کراوە ئەمەش کاریگەری لەسەر لیستی موچەخۆران دەبوو کە ڕێژەکەی کەم دەبوو بەڵام بەداخەوە ئێمە ساڵانە لە دوای 2014ەوە کۆمەڵێک هاوڵاتی خانەنشین بوونە بەڵام کە تەمەشا لیستی موچەخۆران دەکەی ئەو ڕێژەیە هیچ دانەبەزیۆ بگرە هەندێک جار زیادیشی کردیەوە ینی چاکسازی لە لیستی موچەخۆران کە نەکراوە ئەو یەک لە کێشەکانەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەیتوانی چاکسازی تێدا بکاتن ئەوەی کە جەنابەت باست کرد کە بەشێکی زۆری بۆ موچەخۆران دەچیت بۆ موچە دەچیتن بودجەی گشتی دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لە پاڵ چاکسازی لە لیستی موچەخۆران دەیتوانی بەشێکی زۆری بەشێکی بودجە لە بۆ پرۆژەکانی خزمەتگوزاری زیاتر بکاتن ینی ئەو پاساو نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێی وابیتن ڕێژەی موچەخۆران ینی ئەوەی بەشەی بودجەشی زۆر هەرێمی کوردستان لە بۆ موچە دەچێتن نابێ بودجەی هەبێتن بەداخۆ یانێتو کە بودجەت هەبوو دڵنیایی دروست دەکاتن لە لای هاوڵاتیان دڵنیایی کە دروست بوو سەقامگیریەک دروست بوو لە لای هاوڵاتی بازاڕش دەبوژێتەوە لە هەرێمی کوردستان ینی لە دوای 2014 بەدواوە ینی موچەخۆران ینی هاوڵاتیان بەگشتی ینی دڵنیاییان نەبوو کە ئەو مانگە کە موچە وەردەگرین نەیان دەزانیەوە چ ڕۆژێکی تر ینی لە مانجی ئایندە موچە وەردەگرنەوە جاری وا بووە 40 ڕۆژ 50 ڕۆژ ینی تێپەڕیوە موچەیان وەرنەگرتووە موچەکەیان بۆتە نیوە سێ چارێکیان وەرگرتووە لە کاتی خۆی نەدراوە بۆیە هەبوونی بودجە ینی هەموو ئەو کێشانە چارەسەر دەکاتن و هەروەها لە پاڵ هەبوونی بودجە چاکسازی لە لیستی موچەخۆرانیش بکرابە دەتواندرا ئەو سێکتەرە باشتر پەرەی پێ بدرێت و هەروەها پرۆژە خزمەتگوزاریەکان زیاتر بکرێتن
بابەتێکی تر هەیە کاک ئاری ئەویش بابەتی ژمێرەی کۆتاییە ینی حسابی کۆتایی کە دوای هەر پەسەندکردنی بودجەیەک و تاوابوونی ساڵی دارایی ژمێرەی کۆتایی هەیە ئاین ساڵانێک ئێمە ئەمەمان نەئەبینی ینی ئەگەر بودجەشە بێ ژمێرەی کۆتایی نەبێت ینی ئیسفادەیەک لە پرۆژەی بودجە دەکەین یاخود لە بودجە دەکەین کە وەکو پرۆژێک لە پەرلەمان پەسەند کرێ بەڵێ وەک جەنابەت باست کرد ینی شتێکت بەبیر هێنامەوە ئێمە لە حکومڕانی هەرێمی کوردستان کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو تەنها 10 ساڵ بودجەی هەبووە هەرێمی کوردستان ینی ئەگەر دەی تەمەشای ئەو پرۆژە بودجانەی هەرێمی کوردستان کە هەی بووە ینی بە بنەما ینی بەو چوارچێوە زانستیانێکە لە دنیا پەیڕەو دەکرێت لە بۆ دانانی بودجە تێیدا نەبووە ینی ناتوانین برێن بودجەکی تێر و تەسەل بووە هەی بۆ بیتن حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە یەکێک لەو کێشانەکە هیچ ساڵێک ژمێرەی کۆتایی نەناردۆتە پەرلەمان نەیبووە لە پەرلەمانی کوردستان ئەمە یەکێک لە کێشەکان بووە بەڵام ینی ئێمە کە دیراسەی بودجە دەکەین لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ ینی تقریبان گۆڕانکاری بە خۆی دابینیەوە ینی دەکرێت بیکەین بە دوو قۆناغی ینی قۆناغ لە ساڵی 1992 دەست پێ دەکات تا ساڵی 2009 ینی ئەو پرۆژە بودجانێک کە ئامادەکران و زۆر کرچ و کاڵ بووینە ینی داتا و ژمارەی زۆر کەمی تێدا بووە بەڵام لە قۆناغی دووەم کە لە دوای ساڵی 2009 دەست پێ دەکات هەتا ساڵی 2013 کە کۆتا پرۆژە یاسای بودجەمان هەبووە ینی گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە ژمارە هاتوۆتە ناو پرۆژە یاسای بودجە تۆزە پێشکەوتنی بەخۆ دیتووە بەڵام لە پاڵ ئەوانەشدا ژمێرەی کۆتایی تێدا نەبووە ینی ئێمە لەگەڵ ئەگەر بینی بەرچاوی خۆ لە دوای ینی لە 2013 تا ئەمڕۆکەکە ساڵی 2020 ساڵانە بودجە هەبە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە لە دوای ساڵی 2009 ینی بودجە بووە پرسێک لە لای هاوڵاتیان زیاتر قسە لەسەر دەکرد میدیا بەگشتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ینی ئەگە بە بەردەوامی قسەی لەسەر بکرا بە بودجە پێشکەوتنی بەخۆ دەدێت ینی دەکرا فشارەکان زیاتر بکرێ و ژمێرە کۆتایش بنێردرێتە پەرلەمانی کوردستان خاڵی تر دەمەوێت قسەی لەسەر بکەم فەرموو یەک خاڵی تر دەمەوێت قسەی لەسەر بکەم ینی ئەرچی هەرە لە پێشینەوەی پەرلەمانی کوردستان کە پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەیە ینی ئەتۆ پەرلەمانی کوردستان لەو سێ ئەرکە سەرەکیێک کە هەیەی یەکێکیان کە هەرە گرینگە پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەیە و هەروەها دواتر چاودێریکردنی ئێمە لە ماوەی 9 ساڵی ڕابردوو پەرلەمانی کوردستان لەو ئەرکە سەرەکیەی پەچی خراوە ینی بەداخەوە ینی ئەمە قەیرانێکی قوڵە خۆی هەڵسێتن بەڵێ دوا پرسیار لە بەڕێز بکەم وەکو ڕێکخراوەکەی بەڕێستان وەکو ڕێکخراوەکانی تریش کە ئەم داواکاریەتان کردووە بۆ پەسەندکردنی بودجە ئێوە پێتان وایە چارەسەرێک هەیە بۆ ئەم کێشەیە چۆن ئەم کێشەیە کۆتایی پێ ئەهێندێت و ئەبینە خاوەنی بودجەیەک دوای 9 ساڵ بەڵێ ینی کابینەی نوێم لە سەرەتای دەست بەکاربوونی کۆمەڵێک بەڵێنیدا بە تایبەتی لە بواری چاکسازی لە هێلە گشتیەکان کە چەسپاندنی بوو کە زیاتر شەفافکردن و شەفافکردنی بەڵێنی شەفافیدا و هەروەها بەڵێنی ئەوە دراکە بودجە بنێردرێتە پەرلەمانی کوردستان بەداخەوە ئێمە وەک ڕێکخراوەکان دەمانخواست کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بەڵێنەی خۆی بگەیەنێتە سەر بەداخەوە ئەو بەڵێنەی نێگەیاندە سەر ینی ئەوەی کە بەلای ئێمە بە چارەسەری دەزانین ینی لەو راپۆرتەکەش ئاماژەمان پێکردووە کە پێویست دەکاتن یاسایەکی گشتگیر هەبیتن لەسەر مامەڵەکردن لەگەڵ دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان ئێمە لە حکوومەتی عێراقی ئەو یاسامان هەیە کە حکوومەت ناتوانێت بە هیچ شێوەیەک خۆی بدزێتەوە لەوەی کە بودجەی نەبێتن ئەمە پێ ئەو بە چارەسەر دەزانی کە پەرلەمانی کوردستان یاسایەکی گشتگیری بەو مامەڵەکردنی حکوومەت لەسەر ئەو ئابووری دارایی لە هەرێمی کوردستان ئەوە بە چارەسەر دەزانی بۆ ئەوەی حکوومەت پابند بکاتن کە خۆی نەدزێتەوە لە ئامادەکردنی بودجەی ساڵانە هەروەها ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی
فشارەکان بە گرنگ دەزانین بۆ ئەوەی زیاتر هانی هەم پەرلەمانی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان بدەن کە بە ئاراستەی ئەوەی بوون کە ساڵانی ئایندا هەرێمی کوردستان بودجەی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تایبەتی ساڵانەی خۆی هەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵڵا سەرۆکی ڕێکخراوی ستۆپ کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندا بووی. سپاس بۆی وەڵامی پرسیارەکانی شت داینەوە.